من لە گوندی شێوە گوێزان و تایمسم لێرە لە پشت ئەو گوندەوە بەیانی ئەمڕۆ بۆردومان کراوە و بەهۆیەوە دوو کەس کراوەتە ئامانج یەکێک لەو کەسانە گیانی لەدەستداوە هەر لە شوێنی ڕووداوەکەیە و یەکێکی دیکەش بە سەختی بریندارە. ئێم بەیانی قسەمان لەگەڵ بەڕێز حاکم زیاد مدیر ناحیەی گەرمکا کرد ئەو بە ئێمەی وت کە ماتۆرسکیلێکە و لەوێ درۆنێک بۆردومانی کردووە و بەهۆیەوە ئەو دوو کەسە کراوەتە ئامانج وەچەکیشیان پێ نەبووە و دیار نییە ئەمانە یعنی گومانیان لەسرە کە نازنامەیان دیار نییە ئایکێن و سەر بەکێن. بەڵام ئێستێمە کە هاتوینەتە گوندەکە و خۆشمامەچای خۆمان بینیمان لێرە ئۆتۆمبیلێکە درۆن لێداوە سەقفەکەی هەڵدڕیوە خۆم بینیوە بە چای خۆم کە با بڵین ئەو درۆنە لە سیارەکەی داوە هەر لەوێ وەکو شایەت حاڵەکانی گوندی شێوە گوێزان و تایمز بۆ ئێمەیان باس کردەوە بۆ 1964 لەوێدایەکی کەنگیانی لەدەستداوە و ئەوەی دیکەشیان بە سەختی بریندار بوو و لە نەخۆشخانەی پێنجوێن چارەسەری سەرەتایی وەرگرتووە. ئەمە ئێستا کە دیارە لە پشتی منەوە ئەمە ئاگری ئەو درۆنەیە کە ئەم بەیانیە کراوەتەوە بەشێک لە شایەت حاڵەکان لە ئێمە چوینەتە بەشی خوارەوە توانیمانە بەشی خوارەوە کۆنتڕۆڵ بکەین بەڵام لەبەرەوەی درۆن لە ناوچەکە هەبووە نەمانتوانی بچینە بەشی سەرەوە مەترسی لەسەر ژیانمان هەبووە لەبەرەوە وازمان لێ ناوە و نەمانتوانی بچینە ئەو شوێنەی سەرەوە کە ئێستا ئاگرەکەی تیاماوە. لەگەڵەوەشە ئەڵێن هەتاوەکو کەمێک لەمەوبەر دەنگی درۆن لەم ناوچەی سەرەوە بە یعنی بە وازەحی بیسرا و گویان لێ بووە. ئەوەی کە تا ئێستا هەیە دوو کەس لە بۆردومانەکە بە ئامانج گیراون و کەسێکیان گیانی لەدەستداوە و ئەوەی دیکەش بە سەختی بریندارە.